مقامەکە بە هەنراوەیەکی شاعری پایەبەرز شاعری هەزناسک کاکە ڕەنج دەستپێکە کە بە ناونیشانی غەمێکی مەهاباتیە لە 28 نووسیوەتی بۆ گۆرانیبێژی بەناوبانگ کاک محەممەدی ماملێ لەگەڵ بەرادەرانی مۆسیقاگە بفەرموو. جۆگەلەی غەمێکی مەهاباتی بەرەو سلەیمانی بەڕێکە و دڵۆ پێ فرمێسکی ڕوونی چاوەکانی ئەو جۆگەلە غەماویە بە پەنهانی هەواڵی کۆچێکی سووری ئازیزێکی منی هانی هەرکە بینیم ئەو جۆگەلە وا بە پڕتاو لەسەر ڕێ تێگەیشتم کۆچی سووری ماملێ فەلەک بۆچ من دوور لە لەیلا بم شێت و شەیدا بم یاران لە سوێ یاری نازانینێ ئای فەلەک بۆچ من دوور لە لەیلا بم شێت و شەیدا بم یاران لە سوێ یاری نازانینێ های ئەڵوەدای چاوی جوانی تۆم درێ بەدەر بە دوای وێردە خاڵی تۆم چارەیەک چی بکەم هەی عەزیزم یارای های ئەڵوەدای چاوی جوانی تۆم درێ بەدەر بە دوای وێردە خاڵی تۆم چارەیەک چی بکەم هەی عەزیزم یارای
دەکەی جاران لێم دەدەن تاڵایاران بێکەس و غەریب لە شایاران وەرەوە تۆ باشرێتەکەی جاران لێم دەدەن تاڵایاران بێکەس و غەریب لە شایاران هەڵوەدایای دووچاوی جوانی تۆیۆم دەرێ بەدەر بەدوای وێردە خەیاڵی تۆیۆم چارەیەک چی بکەم ئەی عەزیزم یاران هەڵوەدایای دووچاوی جوانی تۆیۆم دەرێ بەدەر بەدوای وێردە خەیاڵی تۆیۆم چارەیەک چی بکەم ئەی عەزیزم یاران سفرم باكن شامي الله ياري نامي بكسي بويا ياري ياري من ديار يا شويو تسافرم باكن شامي الله ياري نامي بكسي بويا ياري هاي الوداعي تجاوي جواني بدوای وێردە خەیاڵی تۆیۆم چارەیەک چی بکەم ئەی عەزیزم یاران هەڵوەدایای دووچاوی جوانی تۆیۆم دەرێ بەدەر بدوای وێردە خەیاڵی تۆیۆم چارەیەک چی بکەم ئەی عەزیزم یاران بینەرانی بەڕێز و خۆشەویست یەکێک لە کەسایەتەکانی شارەکەمان شاری سلێمانی کەوا هەمیشە و هەردەم خەمخۆری هونەرمەندان و دۆستی هونەرمەندانی شارەکەمان و دۆستی هەموو هونەرمەندێکی کورد بووە ئەویش کاکفایەقی زەڕنگەرە کە ئەم شەو میوانە لەم ستۆدیۆیە لەگەڵمانە بۆ ئەم بەرنامەیە و زۆر خەمخۆری هونەرمەند مامۆستا محەممەدی ماملێش بۆ بە تایبەتی سەرەتا بە خێراتن دەکەن کاکفایەق زۆر سپاس کاک جەزا مەمنونم سپاسی تەلەڤیزیۆنی خاکی ژەکەم سپاسی ئەو برا هونەرمەندانە کەم سپاسی فرقەکە کەم پێ خۆشحاڵم کە ئەم شەو لەگەڵتان دانیشتوم زۆر سپاسانەکەم زۆر سپاس کاکفایەق ژیان ئەبێومە لە یاد نەچێ هەر لە یەکەم ڕۆژەوە کە پرسەکەمان لە سێمایی دانا کاکفایەق یەکێک لەو کەسانی کە زوو هات بە هانامانە و بە بەردەوامیش لە مزگەوت لەگەڵمانە بوو زۆر هاوکاری خۆشی پیشاننا لەگەڵ ڕێزمانە زۆر سپاسێکین کاکفایەق بەوە بەناوبانێکەوە زۆر برا هونەرمەندەکانی بەسەرەکاتەوە چ لە ژیانە بن چ لە پاشمردنی چکە بەڕاستی کورد یەک وتە هەیەکەوە کە شعری کاکە میدی حسین کە ئەڵێ زیندووکوش مردووپەرست ئێمە نامانێ ئەو شتەمان بەسەرە تەطبیق بێ بۆ ئەم نمونەیەش زۆر هەوڵمانەوە ئێمە سەروەریەک بۆ ماملێ بە ئەنجام بگەینین لە پێشمردنەکەیە بەڵام زروف لەبار نەبوو ئەوە بوو ئەو کارەساتی بەسەرە هات و ئەجینان بەرنامەیە بۆ پێشمردنەکەشی ئامادەکرا بوو هەر بۆ مەبەستەش کاکفایەق کەوا کەسایەتیک شاری سلێمانیە و خۆی بە خزم و بنەماڵەی بە ڕەچەڵێکی وە بزانم خێزانەکە چێتەوە سەر بنەماڵەی قازی محەممەد وایە کاکفایەق پێشمردنەکەی سەردانی بەڕێز محەممەدی ماملێ کردووە بە مەبەستی بەسەرکردنەوەی لە کاتی نەخۆشیەکەیە کاکفایەق ژانەمان بۆ باسکاگەز من وەکو پێویست بۆ سەردانی خزمان چووم لە سەر و هەمویانەوە
کە گەشتمە لای خزمان و خێڵی خەزوران و ماڵی پێشەوە قازی محەممەد کچەکانی سرم لێدان وتم توخوا باسەرێکیش لە هونەرمەندی خۆشەویست محەممەدی ماملێ بدەم کە ئەڵێن 6 ساڵە کەوتۆ و نەخۆشە و تووشی فقدان زاکرە بووە هەروەکو پێویست ژمراکەم و مسەوەرێکم برد لەگەڵ خۆما وتم ئەگەر ئامینەخانی خێزانی ڕێگای داین ڕسمێگرم و بە ڤیدۆ و بە ڕسمی مسەوەرەکە کاتێک کە چوین بۆ لای سەردانم کرد ئامینەخان و کچەکەی لێ بوو ڕوخسەتم لێ خواستن لەگەڵ ژمبراکەمە کاگەنوەر کە ئەگەڕێنەوە بەڕەچەڵک لەگەڵ خەسوومە محەممەدی ماملێ خزمن لە بنەماڵەی کاکە ئاغازادەی مەهاباتن ئیتر زۆر ڕێزی لێگرتم وتی کاک فایق بۆ خۆت مخەوەلی چی دەکەی ڕسمەگری تەجیلەکەی بیکە منیش کامێرم برد و چەند ڕسمێکم لەگەڵا گرت و بە شریتی ڤیدۆش قسەوشتم لەگەڵ ئامینەخان و کچەکەی کرد بەڵام ڕەحمەتی محەممەدی ماملێ هۆشی نەبوو کەس ناناسێ لە ژوورێکا بوو زۆر ناڕەحەت بوو ئەوەش وێنەکانە کە هێناومە پیشانتان بدا برای بەڕێز کاگاسۆ ئیتر توانیم ئەو بەڵێنیان بەمێ وتم ئیشەڵا لە سلێمانی لەلایەن تەلەڤیزۆنەکان و گەلی کوردستانەوە هەوڵە دەم کە ئیشتان بۆ بکرێ و برادرانی هونەرمەندانی شاری سلێمانیش تەعاونتان لەگەڵ بوو. زۆر سپاس کاکە فایەقشان. کاک فایەق بەوە شەوەنەوە ئەستاوە هەوڵیاوە ماندوو بوو کەوا هەر لە دوای پرسەکەی سلێمانی کە بۆمان دانابوو وا بزانم وەکو نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانیش سەردانی ئۆدیۆکریا هەروەکو شەخصێکەوە خۆی سەردانی شاری مەهاباتی کرد بۆ بەشداریکردن لە پرسەی خوا لێ خۆش بوو مامۆستا محەممەدی ماملێ بەوە شەوەنەوە ساتوانی کەوە کاسێتی ڤیدیۆی پرسەکەی کوردستان ئێرانش بێنێتەوە بۆ ئێرە ئەگەر ئەوشمان بۆ باس بەڕێز کاک جەزا من کاتێک کە هەواڵی ئەوم پێگەشت خوا لێ خۆش بوو کۆچی دوایی کردووە کە بیستم لە مزگەوتی سەلیمبەک تەعزیە بۆ دانراوە بەڕاستی ڕوون کردە مزگەوتی سەلیمبەر چاوم بەو هەموو کوڕە قۆزە هونەرمەندانەی میلیەکانی شاری سلێمانی کەوت کە پەڕۆی ڕەشیان کردوو بە یەخەیانەوە و لە مزگەوتەکە وەستا بوون یەکەیەکەی هونەرمەندە میلیەکانی شاری سلێمانی لەسەر شان و ئەرکی خۆیان توانی بوویان مەلایەن بەکرێ گرت بوو شیعاریان نووسی بوو کامێرەی ڤیدۆیان هێنا بوو وابزانام هەرێکی 10 دینار و 7 دیناریان کۆ کرد بۆ لەسەر شانی خۆیان بەبێ ئەوەی یەک لایەن یەک تەلەڤیزۆن یەک حیزب حکوومەتی هەرێمی کوردستان یارمەتیان بدات خۆیان ئەو ئەرکیان قسە سەر ئەستۆ کاتێک کە منیش چووم لەگەڵیان دانیشتم وەکو هونەردۆستێک ئەمە یەک دووهەمینش وەکو ماڵی خزمانی ماڵی محەممەدی ماملێ حەزم کرد تەعاون بکەم لەگەڵ ئەو هونەرمەندە میلیانەدا پێم کوتن فەرموو منیش با مادیەن لەگەڵتان ناببم و یارمەتیتان بەم پارەی ڤیدۆتان بۆ مەشت بەڕاستی قبوڵیان نەکرد لێم وتیان ئێمە خۆمان وەکو هونەرمەندە میلیەکان سپاست دەکەین هیچ کەسمان ناوێ ئەنجا دوا بەدوای ئەوە لەگەڵیان مەراسیمی تەعزیەکەم تەواو کرد و لەبەر مزگەوتەکەدا چەندین قسەمان لیقامان تەجیل کرد بە ئامانەتەوە بە ماڵی محەممەدی ماملێ ئەڵێم ئەشهەدو بالله ئەو هونەرمەندە میلیانە درێخیان نەکرد لە تەعزیەکەی خوا لێ خۆش بوو محەممەدی ماملێ لە دوای ئەوە ئەنجاو کنێ چاوم بکەو بە برایان لە خاک تەلەڤیزۆنی خاک بەڕێز خوشکی بەڕێز دادا هێرە خانم نامەیەکی بروسکەیەکی تەعزیە نامەی نووسی و دایان بە من و لەگەڵ کاک مەلا بەختیارە ئەویش هەردای بە من لەگەڵ هەندێک یارمەتیشە وتیان بیگەێنە بەدەستی ماڵی محەممەدی ماملێ و لەگەڵ ئەوەشدا هەوڵی ئەوماندا کە بچین و بەڕسمی بچین بەڵام بەداخەوە لە سلێمانیەوە من و کاک مستەفای کەشکۆڵ و کاک عەتا چاوشین هەوڵماندا هەرسێکمان بێ کە بچین بەڵام وەرەقەمان بۆ نەکرا فەقەت من دوایش کۆڵم نەدا خۆم چووم گەشتمە خزمان لە ڕێگای قەڵاتزی و گەناوەوە لەوێ شریتەکەیشم هێناهی تەعزیەکە و ئێستاش هێناومەتەوە بۆ تەلەڤیزۆنی خاک حەزەکەم هەموو گەلی کورد بینێ و ئێتر مەراسیمی تەعزیەکەشیم تەواو کرد. ئێمە دووبارە زۆر سپاس دەکەین کاک فایەقجان. بینەرانی بەڕێز خۆشەویست ئەمانەیە بە چاوی خۆتان پرسەی پڕشکۆی ئێرەتان بینی پرسەی پڕشکۆی شاری مەهابادیش ببینن بەس 100 خۆزگا ماملێ بە بێکەسی لە مەهابادا نەمرد بە هەرچەنە ئامینەخان لە شریتەکەشە ئاماژە بەوە ئاکات کاڵێ ماملێ بێکەس نییە مادەم 40,000 کەس بە دوای جەنازەکەی وێتی کە هەمووی کەس وکاری ماملێن بەس ئەگەر چالاکی کوڕی لەوێ باو پێش تقریبا 10 ساڵ لەمەوە پێش 8 ساڵ لەمەوە پێش کە لەگە کاک زایرە
ئەم گۆرانی لەگەڵ کاکزایرا و تۆ بەتارەکەەوە ئاخۆ لەگەڵ جەنازەکە ئەگە لێ بۆیە هەر هەمان شتی دووبارا کردەوە با هەممان گوێ ڕادێرین بۆ کاکە چالاک و تاكجيان برينا سرهر وابمنين تاك غمي يومي لتابكين بهوات تاك للصوزي بابشيتي امان كيف يبس اخ امان كيف يبس سەد ڕەحمەت لەو گۆڕە بێ ماملێ گۆڕەکەت پڕ بێ لە نور بەڕاستی هەمومانی لە سۆزی باوچێتی کرد بێ بەش زۆر سپاس بە زۆر سپاسی تەلەڤیزیۆنی خاگەکەم سپاسی ئەو هونەرمەندە بیلیانە ئەەکەم سپاسی ئەم فێرقەیەکەم کە ئەم شەودانیشتون زەحمەتیان کێشاوە و هەموو هونەرمەندەکان یادی دەنگە زوڵاڵەکەی محەممەدی ماملێ ئەکەنەوە لە دوای کۆچی دوایی بەڕاستی درێخیتان نەکردو منیش سپاسدانەکەم بە ناوی بنەماڵی محەممەدی ماملێەوە زۆر سپاس. که در آیگره برو کاکا برک برو برک برو برک برو برو نوراتی چوار را آیگره بحواوي يا مروه نروي كاكا جاربات رايك راوس انا بريش انا راوس عدل ليه مكان بابو روام دست و تک ایمان و هیوا و هەستی ئاورینم دەوێ بۆ نەجاتی نیشتمانی خۆشەویستی کاورم کارگەر و زووتێری ئازا و بستی ئاسمینم دەوێ سەخت و ناهەموارە ئەم ڕێگایە کوردی کۆڵنەدەر بۆ خەباتێکی درێژخایەن گوڕ و تینم دەوێ بۆ خەباتی هاوبەش و یەکڕەنگ و تند و تیژی کورد لاوی ئازادە و بەکار و تیژی سەنگینم دەوێ دوای نەجات بۆ ئاوەدانی خۆشی خاتوورە وڵات کۆمەڵێکی چاک و وریا و پاک و وردینم دەوێ چیز و کوڕ بگرن لە دەورەی گۆڕهێ من ڕەشبەڵەک
من کە شنجیاری شەهیدانم لەکوێ شینم دەوێت بینەرانی بەڕێز خۆشەویست نووسەری بەناوبانگی کورد کاک ڕەوبێگەردیش بەم شێوەیە شیوەنی خۆی بۆ ماملەیە لە یەکێک لە ڕۆژنامەکانە بڵاو کردێتەوە هەیە تا دەمرێت نازانێ بۆ دەژی هەشە دەژی و نازانێ بۆ ئەمرێت تۆ لە باهۆزی گەشتی نێو ئەستێرەکەت تۆ لە باهۆزی گەشتی نێو ئەستێرەکەی خۆتدا هەر درەوشاوە و لە مەرجی پیرۆزیشت ئەو ئاوازانە بەجێ دێڵی کە لە بەرەبەیانێکی خۆڵەمێشیدا لەم وڵاتی خوێن و بەفرەدا سەردەمانێک تیرۆر کرابوو تیرۆری گمەی کۆتر و زایاڵی کەناری ماملێ تۆ لە مەهاباددا دەنجی قوڵنگەکانی ڕوو لە کوێستان و شەوە داوەتیەکانی لا لە بەدەستانت داگیرسان وابزانم ماملێ هیچ بوارێکی ژیان نییە کە گۆرانی بۆ نەوت بێت هیچ بوارێک وەکو گۆرانی بێژەکانی تر نییە کەوا بەس بەوە ناتراو بێت کە بەس بۆ کچی ڕوومەتئاڵ و زوڵفی سیا و یا بەس بۆ بوارێکی ژیان گۆرانیوتی بێ زۆر جا لە گۆرانەکانە بەرگری لە ئافرەت کردووە ئەوە تا لە گۆرانی ئەختەر ئەی کیژی چاومەست ئەی پێشمەرگەی کۆڵ نەدەری ڕێخەبات زۆر بە چابووکانە بەرگری لە مافی ئافرەت کردووە ئافرەتی وەکو شتێکی زۆر پیرۆزدا قەڵەم داوە ماملێ لە هەموو بوارەکانی ژیانە گۆرانی وتووە گۆرانی نیشتیمانی هێ دڵداری و بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەڵ گۆرانی وتووە ئەوە نیە زۆر بە چابووکانە و زۆر بە شێوەیەکی دەستڕەنگینانە هۆنراوەکەی کامیلی بۆ چین و توێژە هەتایان بڵێن پیرەکان زیاتر ئەم گۆرانیە من بە گۆرانیەکی پیرانەی دانێم کە زۆر گۆرانیشی بەڕێز و بە نرخە لەناو گەلی کووردا ئەویش گۆرانی من دەڵێم شاری دڵم کە هۆنراوەی کامیلە و ماملێ خۆی ئاوازی بەداناوە لەم دانیشتنەیە لە ستۆدیۆیە برای بەڕێز و خۆشەویست کاک ملازم ڕەفعاتکەوە ئەفسەری بنکەی پۆلیسی سێسایەقە زۆر جێ ڕێز و سوپاسەکەوە میوانێکی مۆسیقای فۆلکلۆری کوردە و لە ستۆدیۆیە کە یەکێکە لە عاشقانی دەنگی ماملێ و دەنگی شێسێتەوە سەر هونەرمەندی ڕەسەن مامۆستا محەممەدی ماملێ بەشداریمان لەگەڵاکە بەخێر بکات یەکەم سوپاسی تەلەڤیزیۆنی خاگەکەم و سوپاسی هەموو کارمەندانی کۆنترۆڵ و سەوەرەکانەکەم بە تایبەتی برای بەڕێزم کاک ئاسوە جێمان مختار و سوپاسی بەڕێزیشت دەکەم بۆ مەدەتان بۆ ڕەخسانین و لە کۆتاییشدا سەری ڕێز و نەوازش دا ئەنوێنم بۆ بنەماڵەی خاڵی خۆشبوو مامۆستای بەڕێز محەممەدی ماملێ ئێمەش دووبارە زۆر سپاس دەکەین ئەو گۆرانیە بە فەرمان فەخریشی پێوەکەم کە بەشداری بکەم لە گاڵتانە بە گۆرانیەک من دەڵێم شاری ئێمە شەروە فەخری پێوەکەین و بەخێر بێ دووبارە فەرموو ئەگە برادران یاریت
دەچم عەقڵەڵێنا قەسەڵە شۆڕشی مەستاونە نەچیە عەقڵەڵێنا قەسەڵە شۆڕشی مەستاونە نەچیە بینەرانی بەڕێز و خۆشەویست مامۆستا محەممەدی ماملێ لەسەر دەستی کابرایەکی ئەرمەنی دەرسی مۆسیقای خوێندووە بەمانای ئەوەی کەوا لە مۆسیقاشا شارەزایی هەبووە زۆربەی ئاوازەکانی خۆیەتی وەکو لە سەر زمانی کاکە سمایلی برازایەوە هاتووە لە کتێبەکەیە کە باسی کردووە ئەڵێ بە بیرم نایە کەس ئاوازی بۆ دانابم یا ئەو ئاوازانەی کەوتێتەوە یا زۆربیان فۆلکلۆر بوون یا ئەوەی لە بنەماڵەکەیانە بۆی ماوەتەوە لە باوکی لە باپیریەوە بە زۆری شعرەکانی هەژار و هێمن و حەقیقی و ئیمامی و گۆران و حاجی قادری کۆیی بەکارهێناوە و هەروەها شعری کامیل و چەند شاعرێکی تریش و لە گۆرانی بێژەکانیشە زۆر حەزی بە دەنگی سەعید ئەزغەری و باوکی و هەروەها براکانی کاچی و حەسەنی برای بووە زۆر حەزی لەو دەنگانە بووە لە گۆرانی بێژەکانی کوردستانی عێراقیش زۆر حەزی لە دەنگی تایر تۆفیق و عەلی مەردان و ساڵح دیلان و عارف جزراوی بە تایبەتی لە شاکارەکانی گەلی کورد زۆر حەزی لە کابوچەی حەسەن جەزراوی بووە. خۆشەویستان میوانێکی تری ئەم بەرنامەیەمان کاکە عەبدولی ماملەیە کە ئەو نازناوەی هەڵگرتووە
وەکو من ئاگەیار بم کاتی خۆی لەگەڵ ماملەیە و نازناوی پێبەخشیوە کە دانیشتووە کاک عەبدول دەنگێکی خۆش و زوڵاڵی هەیە سەرەتا بە خێراتن دەکەین کاک عەبدول زۆر سپاسی تەلەڤیزیۆنی خاگەکەین و هونەرمەندان زۆر سپاسی تەلەڤیزیۆنی خاگەکەن کە بەبوونی ئەم چلەی محەممەدی ماملێەوە کە ماندووبوون لەگەڵمان کارمەندانی تەلەڤیزیۆنی خاگوە تیڤی فۆرتلۆریش کە لەگەڵمانە من یارمەتیمانن و هیلاگەبن لەگەڵ ئێمە زۆر سپاسیانە ئێمە شەروها سپاسی جەناب دەکەین کاک عەبدول گۆرانی بارانبارانەی بۆ ئامادەکردین کە هۆنراوەی فۆلکلۆرە و ئاوازی محەممەدی ماملەیە ئێستا ئەگەر حەزەکەین شتێکی ترێ بێت کاک عەبدول باس بکات